خۆشەویستانی کورسات نیوز سڵاوتان لێبێ لەگەڵ هاوکارانم بێکەوە پانۆرامای ئەم شەوتان پێشکەشەکەین. زیاتر لە 260 ڕۆژە جەنگ و ماڵوێرانی یەخی غەزەی گرتووە. تۆ لە دیوە سیاسیەکەی گەڕێ لە ململانێ نێودەوڵەتی و ئیقلیمیەکەی گەڕێ بە بەرچاوی جیهانەوە هەموو ڕۆژێ ژن و منداڵ و خەڵکی بێتاوان دەکوژرێ لە سەردەمی نوێ و لە سەردەمی تەکنەلۆژیادا، لە سەردەمی نوێ و لە سەردەمێکدا کە ئەیانوت لە هەموو سوچێکی جیهانەوە خەڵک ئاگای لێکترا. ئەوە تا لە غەزە خەڵک لە برسا ئەمرێ، مناڵ لە برسا ئەمرێ، مناڵ بە بۆمبی قەدەغەکراو شەهیدەکرێ و لە ناوبرێ. ئەم هەموو تاوانە نامرۆڤانەیە کێ لێی بەرپرسە؟ بۆچی جیهان بێدەنگە؟ ڕەنگە ئێمە لە ژیانی ڕۆژانەماندا کاتێک کە مناڵێکت نەساغە بێت، کاتێک کە مناڵێکت داواکاری و پێداویستێکی ئەبێ، هەموو ژیانی خۆتی بۆ کۆ ئەەکەیتەوە بۆ ئەوەی بتوانی ئەو داواکاریانەی جێبەجێ بکەین. بەڵام ئەزانین ئێمە ئێستا کە قسەی تیا ئەەکەین بەردەوام مناڵ ئەکوژرێ، بەردەوام پیر و ژن و مناڵی بێتاوانە کوژرێ، چێ لێی بەرپرسە؟ ئەمە ململانەیەکی سیاسی وەکو شەڕ سەیریکەین یان وەکو درندانەترین جەنگی سەردەم و ساڵ سەیریکەین؟ پانۆراما لەسەر زیاتر لەسەر 260 ڕۆژ جەنگ لە غەزە گفتوگۆکە لەبارەی ڕەهەندە جیاجیاکانی بە میوانداری نووسەر و ڕۆژنامەنووس یەحیا نەوزەر کە 260 ڕۆژ زیاترە، ئەویش هەموو ژیانی خۆی تەرخان کردو بۆ وردەکاری و بە دوواداچوونی ئەو پرسە. بینەرمان بن. کاک یەحیا بەخێربێی. زۆر سوپاس. سوپاس بۆ تۆ، سوپاس بۆ دەرفەتە. ئەمێ لە ناوەڕۆکی ئەو بەرنامەیە باسی ئەو تاوانی سەدێ بکەین، ئەو هەموو مناڵ کوشتن و ژن کوشتن و بێتاوانەی کە لە غەزە ئەکوژرێن و لە برسا ئەمرن، لەبێ پێداویستی تەندروستی ئەمرن. چیت لایە لەسەرەوە دوایی باسی ڕەهەندە سیاسی و سەربازیەکانەکەی؟ تەنها بەناوی خوا زۆر سپاس بۆم دەرفەتە دووبارە. ئێمە ڕۆژێک بە یەکۆ دانیشتین سەرەتای ئەم جەنگە بوو، باسیەوە بوو ئەیانوت خسەخانەی شیفا ژێرەکەی مۆڵگەی سەرکردایەتی حەماسە و ئێمە ئەبێ بیگرین کە ئێوەمان گرت ئیتر هەموو شتێک کۆتاییەت و تونێلەکان تەواوە بن و هەموو شتە تەواو بێ. ئەوان نەک جارێت دوو جار چوونە خسەخانەی شیفا بە بەرچاوی هەموو عالەمەوە بچووکترین دەلیلیان دەست نەکەو و غەزەش بەردەوام بوو و جەنگیش بەردەوامە تا ئیسا کە 262 ڕۆژ ڕقەمێکی خەیاڵیە بۆ شارێک کە 360 کیلۆمەتر دووجایە. یعنی چۆتە دەرەوەی تاقەی عەقڵ و مەنطیق و تەحلیل و تەفسیر و یعنی هەموو شتەکان خراونەتەوە لاوە و حەدەسێکە 262 ڕۆژە هەموو جیهان ئاخر نە بەشێک نە شارێ نە وڵاتی هەموو جیهان خەبەری یەکەمی بریتێ لەم قەزیە، کەواتە قەزیەکی زۆر زۆر گرنگی ئینسانی مێژوویە. دای بڕە لە مەوزوعە سیاسیەکەی چ تاوانێکی قێزەونی ڕەش
لەو شارە ئەنجام درراوە کات ڕاستیەکەی من یحیا من ئەمێ بەڕاستی بەوە دەست پێ بکەین ینی بۆ من وەکو ڕۆژنامە و زۆر جێی پرسیارە بە بەرچاوی هەموو دنیا کە ئێستا تۆ ئەتوانی مەسەلەن لە ڕێگەی کامێرا و لە ڕێگای ئەو تەکنۆلۆژیا تایبەتی هەیە هەموو غەزە لە ماڵەکەی خۆت ببینی هەموو ئەو ماڵوێرانکاری ببینی بەڵام خەڵک لە برسا ئەمرێ مناڵ لە برسا ئەمرێ مناڵ لە ناو دار و پەردوی و ڕخاو بۆمبە ئەمرێ چونکە سەرەڕای بەکارهێنانی چەکی قەدەغەی کۆمەڵکورد بەکارهێنانی F-16 کە لە یاساکەیان نابێت لەسەر شاری مەدەنی بسوڕێتەوە نەگەوەی قەسفی بگا جگەلەوەی بۆمبی دووتەنی ئەمریکی ئەنێن بە ماڵێکی ئاسایی لە ناو شاری غەزا ئێسک و پرووسکی ژن و مناڵۆمی تێکە لەگەن لەگە بلۆکەکانیانە هاتوون چەکی برسیکردنیش بەکارێنن کە ئەمە هەر جملەکە پێی ئەوترێت تاوانی جەنگ لە یاسانێ و دەوڵەتەکانە لە دادگانی و دەوڵەتەکانە ئەمە خۆی بۆ خۆی بەجیا تەنها ئابلۆقەدانی خەڵک تەنها سزادانیان بە برسێتی تاوانی جەنگە 260 ڕۆژە ئەم شارە بچکۆلە بە جگە لە چەکەکانی تر چەکی برسێتی بەکارێنێ ئەیانوێ ئەوەش بەشێ بێت لە شکاندنی ئیرادەی گشتی خەڵکەکە لەگەڵ یا ئەوانی کە مقاومە ئەکەن بە بەرچاویان و ئەم تاوانە ببین و ناچار بن تەسلیم ببن ئەم جینایەتە ئێمە نین لە قۆناغێکە ئایسا شایەتی بۆ پیاکەین دەلیلی بۆ پیاکەین هەموو ڕۆژێ ئەمە پێوترێ جەریمە مەشهودە یعنی جەریمەیەکە لە ژوورێکا ڕووی نایەوە پێویستمان بەوە بێ عادی بزانین کامێرا بێنینەوە بزانین شاید بێنینەوە کێ لەوێ بۆ کێ لەوێ نەبووە جەریمەیەکە هەموو عالەمی سەر شاهیدەتی جەریمەیەکە دەلیلەکانی لەسەر و خەیاڵەوەی جەریمەیەکە پێویستی بەوە نیە مەحکەمە بۆی دانیشە پێوترێ ڕاستەوخۆ بە یەکسەر دادگایی بکرێ یەکسەر حکم بدرێت چونکە ئێمە لەوانین بزانین ئامە ئیسرائیل کردوێت یان نەکردووە لەوانی ئێمە مبالغە ناکەین بەڵام مەسەلەن ئەمە بە سوتفێ ڕۆژێک لە بینایەک دوو مناڵ لەناو لەگەڵ دایک و باوچیانە لە ناوە چنیان ئەمرن یان شەهید دەبن یاخود بەمە بەست بۆ ڕۆژ هەبوو بەبێ ئەوە تێپەڕێکە خەڵکی بێتاوان مناڵ شەهید نەبێ بەنیسبەت منەوە ئەوە زانیاریکی تازە نیە کە ئیسرائیل بە منهەج مناڵ لە ناوە بە منهەج مەدەنی ئەکوژێ بەڵام لە بیدایەتی جەنگەکە عامەی خەڵکە شارەزانە بۆ پێ یا خەڵکانێک کە ئەیانی زیاری بکەن لە ئاویلەڵە باسی بەکارێنانی شوێنی مەدەنیانەگر باسی قسەخانەیانەگر بەڵام ئێمە وەکو ئەوتان لە مستەوایەکی تەکنۆلۆژیای ئێستا ئەزانن دەنگ جیاکەنەوە لەسەر زەوی ئەزانن تەمەنی هەمویان جیاکەنەوە بزانن ئەوە مناڵەوە چی هەمووی بە درۆن سێرەکە و ئەتوانن ئەو چەگەش بەکاربێنن کە زەلامێ لە 2 مەتر لەولاوە بکوژێ ئەمانی پاڵی پێوە نەبن بەڵام ئەو نەخێر ئەسڵەن هەدەفی یەکەمی لێدان بریتێ لە مەدەنیەکە بریتێ لە ئەوەی کە ئەم تاوانە ئەوەنە گەورە و بەهێز بێ خەڵکە مەدەنیەکە ئینهیار بکە تووشی داڕوخانێکی دەرونی ببێ و ئامانجەکە بریتی لێ بۆی ئاوارەیان کەن بەرەو میسر باکووریان وێران کرد خەڵکیان نار بەرەو ڕەفەح ویستیان لە ڕەفح وای لێبێ خەڵکەکە ڕاکە بۆ دەرەوەی میسر بۆ دەرەوەی غەزە بەڵام ئەمە نەهاتە دی ئەم ئامانجە و ئەوان تۆڵەکەنەوە لەو خەڵکە و ئەمە شتێکە یعنی لا ئێمە نەزانراوە بە ئەوان بە ئاشکرا هاخامەکانیان ئێڵێن سیاسیە دیارەکانیان کە وەزیرن ئەڵێن ئەو مناڵش تاوانبارە چونکە وش سبەینە گەورەیە ئەبێ بە چەکدار ئەڵێ ئەو دایکە تاوانبارە چونکە ئەو دایکانن ئەو مناڵانیان بۆ ئەو خەڵکیان بۆ کە ئاوا خۆی ڕاگرتووە یعنی منطلقی بیرکردنەوەیان منطلقێکە ڕێگەیە بە کۆمەڵکوژیە ڕێگەیە بە کوشتنی منداڵ تا ئێستا یان چەند ژن و منداڵ چەند مەدەنی تا ئێستا 551 تا 260مین ڕۆژ کە ئەم دوو ڕۆژەی کار ڕۆژێ لەم ڕۆژانە کە خێتە سەر 150 کە زیادەکە ئەمەنە بە ناوی سیانی کوژرا و هاتوێتە قسەخانەکان جگەل لە 10,000 بێسەر و شوێن کە باز لەوە کرێ لە ژێر داروپەردەکانە مابنەوە لەمە 15,000 مناڵە ڕقمێکی ئاسان نییە دنیا و ئەزانێ بەڵێ دنیا ئەی بینێ دنیا هەموو ڕۆژێ ئەم نەفەرانە بینێ ئەم دەموچاوانە ئەبینێ بەڵام بەداخەوە وەکو ڕقم تەعاملی لەگەڵاگەڵە 37,000 کەس کوژاتەوە بە شەرتی هەر یەکێ لەم 37,000 چیرۆکێکە ناوێکە دەموچاوێکە دایک و باوکێکە یا مناڵێکە ژیانی هەیە خەونی هەیە باسی هەیە مەکتەبی هەیە ئیشی هەیە ینی هەر یەکێ لەمانە مناڵێکن لە مناڵەکانی ئێمە لە هەرچێکێ لەم جیهانەکە ئەیبینی لەبەرەوە جەریمەکە بریتیە لە فەزحکردنی عەقڵیەتی ئیدارەی زایۆنی لە جیهانە ئەمە بۆ لای من و تۆ ئاسان هەزم ناکرێت چونکە لە بناغەی پەروەردەی دینیمانە لە بناغەی پەروەردەی نەتەوەیمانە ئێمە
مناڵ هی دوژمنیش بێت جەریمە بۆ دەسی بۆ بەری ئافرەت هی دوژمنیش بوو بێت جەریمە بۆ کوشتنی مەدەنی جەریمە بۆ کوشتنی هاخام و خەڵکی ئەهلی دین پیاوی دینی شوێنی پەرستگا ئەمانە بەجیل بەجیل قەناعەتمان بۆ دروست سەقافەمان بۆ دروست بۆ پێی گەورە بووین کە ئەمانە قەدەغەن دەست بۆ بردننی ئەو ڕێک عکسی ئەمەی هەیە ڕێک ئەو مناڵانەی کە ئەو پەروەردەی کردوون ئەو سەربازانی ئەو پەروەردەی کردوون لەزەت ئەبن لەم شتانە لەزەت ئەبن یعنی خۆیان ڤیدیۆکان بڵاوەکەنەوە خۆیان هەر ئەو ڤیدیۆیانەی سەربازی ئیسرائیلی بڵاوێکاتەوە بەسە بۆ دادگایکردنی هەزاران هەزار سەربازیشان لە ناو مەحکەمەی لاهای ئەوانە چونکە خۆی بە شانازیۆ دانیشێ عیدی میلاد بۆ برادەرەکەی بریتێ لە تەقانووی ماڵێک بەبێ هەر بۆ چێش بریتێ لە کوشتنی مەدەنیەک بریتێ لەوەی شانازیەکە من ئەوەنەم مناڵم کوشتووە ینی سێرێ و سەقافەتە باشە چی تۆ ئەو زیاتر لە 260 ڕۆژە جەنابەت متابعەکەی ورد من ئاگام لێ هەموو شتێک دۆلاوە ناوە چتە ناو بابەتە چ شتێکی زۆر زۆر چیرۆکی تراژیدی کە بەسەر ناخی تۆ مابێتەوە لەو تاوانە قورسە طبعا لە بیدایەتی ئەم جەنگە زۆر خۆمە پاراز لەوەی دیمەنی تراژیدی سێرکەم و کوشتنەکان سێرکەم و حتا ئەو ڤیدیۆیشی زۆر جاکە دامەنا کەمترین ڤیدیۆم دانا کە تراژیدی بێ ئەوەشی دامەنا کەمترین خۆم سێرمەگرت تا گەورە هونەرمەندێکی ئەمریکی قسەیەکی زۆر جوانی کرد ئەڵێ من ڕۆژانە سێ چوار ڤیدیۆ لەمانە سێرەکەم بەس بۆ ئەوەی جارێ لەبیرم نەچێتەوە ڕانەین معقول نییە بڵێ وڵات درڕندە ئینتە بڕۆینەوە بۆ ماڵی خۆمانە وەر بکوژێ هەموو ڕۆژێ بێ من چەند ڤیدیۆ ببینم بۆی بزانم ئەم درڕندەیە دێ بەردەوامە و بۆی لیان خۆش نەبم دوو ڕۆژی تر معقول نییە ئەمە دوای ئەم جینایەتە گەورە کە جەو ئاسایی بووە کە شەڕ ڕاگیرا کە چی بوو چی بوو ئەم کیانە و کیانێکی ئاسایی سێر بکەین ئەم بەشەرانە وەکو بەشەرێکی تەبیعی سێرگەین کە دنیا دەرەوە بەڕاستی کە لافی دموکراسیەت و لافی ژیان و مرۆڤ دۆستی وانە لێ دەنەمووی بۆ من بۆتە جێگەی پرسیار بەڕاستی بەڵێ بە تەئکید کە ئەم تۆفانە ئەوەشی هەڵتەکان کە جیاکاری هەیە لە بینی کوژراوی ئەمە کوژراوی چی زۆر کاریگەری لەسەر من نزیکترین کاریگەری باسکەم لەم ڕۆژانە ڤیدیۆی مناڵێکە لە ناو بردومانێکەوە بە تەنیا ڕائەکە ئەوەی ئازابی دڵیان بریتێ لەوەی کە ئەم کچە ڕێک لە تەمەنی کچەکەی منایە 3 ساڵ مناڵێکی 3 ساڵی جوانکیلەی کچ ڕائەکە نەباس هاواری دایک و باوکشی نەگرڵ یا ئەڵڵا یا ئەڵڵاکە ئەقیژێنێ نازانێت بۆ کوێیانی ئەم زەلامانە زەلام نیە لە غەزا 4-5 شوێنی نەکردوێت لێرە بۆ بانانکرا ئەگەر نەکوژراوێت چۆ بۆ شوێنی لێ بردومان کراوە نەکوژراوە چۆ بۆ خەیمە لە خەیمە بردومانەکرێت چێ بۆ نازانێت بچێ بۆ کوێ مناڵە بە تەنیا ڕائەکە 200 جار ئەم ڤیدیۆ من لێ ماوەتەوە ئەمە کچی منە کاکە ئەمە ئێمە خەیاڵێکمان بۆ دروست بوو لە ناو کووردا کە ئیتر تەواو کیمیا باران و جینۆسایدۆمانە شتێکن بوون بە مێژوو جارێکتر لەسەر زەویان ڕوو نایەتەوە نەک لای ئێمە لە کاتێکاوەی ئێستا ئیبینین زۆر کارە سادبارترە لەوانی پێشوو چونکە بە بەرچاوی دنیاوە ئەکرێ کیمیاباران هێشتا خۆشمان بە تەواوەتی داتا و دیمەنەکەی تیان ناژین ئەمفال قسەیەکە ڤیدیۆیەکی ڕاستەوخۆ مەوزوعێ خەمەرسەنایە باسێک نییە ئەمە ڕاستەوخۆ میە بینین لەگەڵ یا ئەژین ئاوای نەکەین ڤیدیۆی ڕسمێکم ئەم شەو بینی سادەترین ڕسمە بەراورد بەو جۆری کوشتن و لە توپەتکردن و سەر مناڵ کە سەری ئەپەڕێ بەو ساڕوخانەی ئەمریکا بە پێیانوێنێ پیاوێک لە ڕەفیقەکەی پرسیوە کە لە تویتەر لەگەڵمایە ئەڵێ لە محەممەدی برادرم پرسی وەزعتان چۆنە وتی ئەوەیە کە ئیبینی ڕسمێکی نردووە ئاوا یەک ڕیسکێلدانراوە لە ناو ماڵەکەیە هەڵی کەندوێتەوە کاشی ناو ماڵەکەی بەڕیس باوک و دایک و ژنەکەی و دوو مناڵی و برایەک و خوشکێکی ناشتووە و لەم لاشۆ جێگێکی داخستووە دۆشەکێک و پشتێک ئەڵەوە وەزعی منە ئەوانە هەمووی لێیان ڕیسکرۆ و خۆشم ڕۆژانە لێرە دانیشم پاڵەکەم و ئەخەم جان یعنی من ینی ئەم شەو بە تایبەت من ئەم تەسەورەوە چاوم نوقان ئەوە ماڵی منە و بردومان کراوە ئەوە هەمووی قیژەقیژێتی و ئەوەی ڕاستەخۆ نەکوژراوە تەبعەن چەند سەعاتی پێچوە تا گیانی دەرچووە هاواری کردووە تکاو ڕجای لە تۆ کردووە هیچ هێزێکی دنیا هیچ شتێک ناتۆ بە دەمیانە تا یەک ئەم ئەزیزترین کەسانت گیانی دەرچووە جا دوایە تەسەور کە ئەم پیاوە ساوە کاشی لابە مەید لەو لاوە کەوتووە هەمووی دڵنیا بۆ لە مردنی هەمویان
وەرە کاشی لابە وەرە ئەرز هەڵکەنە وەرە یەک ئەبێت چەند جار ئیسلاحەتی گربێ لە پاڵ ئەم مەیتانە چەند جار خەیاڵاتی چوبێت و ناو چیرۆکی ژیانی خۆیان چەندێکی پێچوو بێ ئەسڵەن چەند شەوی بەسەر هاتوێتە ئەمەی تەواو کردووە وەرە دایکت بەدەستی خۆت بنێژی باوکت بەدەستی خۆت بنێژی خێزانت مناڵت برات خوشکت بە تەنیا لە خانوویەکی وێرانەی بێکارەبای بەردەوامیش لەژێر ئەوایە کە بردومانێکی تر بکرێت و دووبارە شەوانیش دوایی بیتەوە لێ بیان نێژی بەدەستی خۆت خۆڵ بیتەوە بەسەریانە بیت بخەویتەوە لێ ینی ئەمە لە کوێ ڕۆیە لە 2024 لە زەمانێکا ڕۆیە خەڵک وتیان تەواو ئەمە کۆتایی مێژووە فۆکۆیان ماو چیەوانە وتیان تەواو زەمن لەمە جوانتر نابێ ئێمە گەشتونەتە لووتکەی ئینسانیەت تا ئاستیەوەی کەر لە نێرەکەر مارەکەن گەشتونەتە زەمانێک هیچ نەماوە لە مافی مرۆڤ جێبەجێ نەکەین دیموکراسی و تا لە لووتکەیە ئەمە ئەو پەڕی ئینسانیەتە کە پێی بگا لە مافی مرۆڤ لە دیموکراسی لە حکمی سەرزەوی تەواو ئەمە کۆتایی مێژووە یعنی جاری کۆتایی مێژویان لێ ئەمە باشترین شارستانێتە بەشەریەت پێی گەشت بێ یعنی لە ئیمتیحانی غەزەیە دەرکەوت ئێمە ئەوەتاین لە یەکێ لە قێزەونترین خۆناغەکانی بەشەریەتە مێژووی بەشەریەت لە هەموو مێژووی بەشەریەتە لە ئادەمەوە تا ئەم لەحزە جەنگێک ڕووی نایەوە ئەمەنە نائینسانی بێ ئێستا لە نێوان ئیسرائیل و ئۆکرانیا و رووسیا شەڕ هەیە خەڵکیشە کوژرێ مەسەلەن ساڕۆکیشیان ناوە بە ناو شارەکانەوە بەڵام ئەو تاوانە قێزەونەوە نەبووە لەوێ دوای ئەمەنە ساڵ شەڕ کە چەندێکی خایاندووە تازە دەسەبن بۆ مەراکیزی ئینسانی بۆ نمونە بۆ کارەبا دەسەبن بۆ مەرافقی سەحی دەسەبن بۆ پرد ئەم لە یەک لەحزە شتێکی نێشتۆ لە غەزە قسەخانەیەکی نێشتۆ مەکتەبێکی نێشتۆ مزگەوتێکی نێشتۆ کەنیسەیەکی نێشتۆ شوێنێکی نێشتۆ وەکو نوێنەری ئۆنۆڕواڵە کە نوێنەرەتی ڕسمی UN ئەڵێ جێگەیەک نییە لە غەزە ناوی ئەمین بێ ینی خەڵک بچێتە ئەو شوێنە خەڵکی مەدەنی هیچ جێگەیەک نەماوە باشە ئەو وێنانە ئەتەوێت بە وێنە چی پیشانی بینێرەکان ینی مناڵێک لە ناوسکی دایکیا کوژراوە ئەم مناڵە نەناویندراوە بێ چەندێک خوڵویان بوو بێهات بێتە دنیاوە دایکێ کوژێ لەگەڵ مناڵە تاوانی ئەمە چییە؟ ئیسرائیل ناتوانێ ئەمە توانێ نەیکە ئیسرائیل لێ توانی لە 7 ئۆکتۆبر بە دوار شێرش ناکا خۆ غەزە ڕناکەوەدا لە بەردەمیە بە ئیسراحەت سزای هەر کەسێ باکە بە تاوانباری ئەزانێ ئێستا بۆ بەس حەماس ناکوژێ بۆ ناچێت بەس حەماسەکان بکوشێ بۆ بەس چاکدارەکان ناکوشێ ئەم تۆڵە لە خەڵکەکە کاتۆکە خەوڕاگرە کە حازینەی دروست کردووە بۆ ئەم مقاومەیە وفعلەن ئەو قسەی حەماسی سەلمان کە حەماس دەیوت کاکە ئێوە نازانن ئەمانە نیەتیان هەیە هێرش بکەن لە لەحزەیەکە و ئەیانەوێت بە تەواوەتی فەڵەستین ینی تۆ حەزەکەم ئەوە بچینە دووە ئیسرائیل گەشتبووی ئاستێکی غرور لە ناو UN ناتانیاهۆ خەریتەیەکی بەرز کردوەوە هەموو منتیقەکەی تایە غەزەی چی و زفەی غەربی چی وانە چی ئەگەر ئێستا لە غەزە شەڕە لەگەڵ ئیسرائیلە ئەی لە زفەی غەربی چی بووە لە زفەی غەربی چی بووە کە زیاد لە 500 کەسی کوشتۆتە ئەم دەقە لەناو ئەم شەڕە و دوێنێ وەزیری ئیسرائیلی ئەڵێ چی گاردیانی بەریتانی بە حساب راپۆرتێکی نێنی ئاشکرا کردووە کە ئەمانە یانێ بە ڕسمی زفەی غەربی ئیدارەکەی لابن مەحموود عەباسیش دەرکەن بە تەواوەتی بیخەنە سەر ئیسرائیل وەزیرەکە ئەڵێ شتێکی نێنی ئاشکرا نەکردووە ئەمە بەرنامەی ئێمەیە بەرنامەی حکوومەتەیە ئەم حکوومەتە کەیسە هەیە نیەتیە بۆ بە تەواوەتی زفەی غەربی بسرێتەوە بە تەواوەتی غەزەی بسرێتەوە و ئەم هێرشەی ئەکرد لە قۆناغێکی ترا و بە جۆرێکی تر باش من ئەمەوێ ئەوە بڵێم کە مەسەلەن ئەو هەموو ئەمەوێ بەڕاستی وێنەکان قسەکان ئامارەکان پێمان بڵێن کە لە دنیای ئەمڕۆدا لە سەردەمی ئەمڕۆدا چی ڕوو ئەدا بەڕاستی تاوانکارێک ڕوودا بەلامانەوە ئاسایی نەبێت نەڵێن ئاگرە سوورە لە خۆمان بە دوورە ئەمە تاوانێکی تراژیدی عنی با عەرەب بن با فڵان بن با لە ئۆکرانیا بن با لە رووسیا بن با لە ئەمریکا بن بەڵام تاوانی مرۆڤ تاوانی مرۆڤانەیە ئەمە چی ئەمە یەک عایلێ بێکەوە کاک ئەمە عایلەی هەنیە ئیسماعیل هەنیە سەرۆکی مەکتەبی سیاسی حەماس ئەمە دوێنێ ئەمڕۆ بۆ ئەم شەویش وەجبەیەکی تر لەم عایلە وەفاتی کرد ئەمە وەجبەی پێشوێتی ئەمە سێ کوڕیتایە لەگەڵ ژمارەیەک لە نەوەکانیە ئەم پیاوە بە منیشەوە کە متابعی دقیقی ئەم پرۆسیەمە کرد هەجمەیەکی ئەوەنە نائینسانی هەبوو لە ئیعلامی زایۆنی و خزمەتکارەکانی لە مەنتیقەکە هەموو ڕۆژە گوێمان لەوە بوو کاکە
ئەم خەڵکە بۆ خۆیە بەکوش ئیسماعیلانیە خۆی و مناڵەکانی لە قەتەر خۆشەژین لەناو ئوتێلی پێنجەستێران ئەم قسە ئەوە نەوترابووە و نەوترابووە لە لای ڕای عامی هەمومانەوە تێگەشتین بەڕاستی تا ئەو ڕۆژەی لە جەژنە ئیعلانی شەهیدبوونی 3 کوڕی ئیسماعیل هەنیە و ژمارە لە نەوەکانیان کە لە یەک سارە چوون بۆ جەژنە پیرۆزە نەک لە عەمەلێکی عەسکەریە لەکوێ لە ناوەڕاستی غەزە کە لە خەیاڵ هەمومانە ئێمە بەتەمامی لە قەتەر بن ئەگەر لە قەتەریش نەبن خۆ ئەبێ ئەمانە یا لە نەفەقێکا شارا بن و بپارێزرێن یا بێ لە ڕەفەح بن کە ئەو کاتە مەنتیقەیەکی ئامین بوو ئەمان لە ناوەڕاستی غەزە خۆیان و مناڵەکانیان شەهید دەکرێن ئەم وەجبە هەمووی نەوەی ئیسماعیل هەنیە سەرۆکی مەکتەبی سیاسی شەهید کراون ئەم شەو ماڵی یەکێک لە خوشەکانی بردومان کراوە کە نزیکەی 15 کەسی تر لەو عایلە چۆتە ئەم مینەوە یعنی پرۆسەکە زۆر لە سەر و خەیاڵی ئینسانەوەیە ئاستی نائینسانیەتەکە زۆر لە سەروێتی ڕەنگە پێویستی بەم ڕێژە هەبوو بێت تا ئەوەی بەڕاستی خەڵکی سەر زەوی وێنەی حەقیقی قەواری زایانی بناسێ پێت وایە گەیشت بێت گەشتووە بەچی گەشتووە ئەم پیاوە مەطلوبی دەرەجەیەکە ئێستا لە عەدالەت لەسەر زەویە لە دوو دادگای ڕسمی جیهانی دادگای تاوانی نێودەوڵەتی و دادگای دادی نێودەوڵەتی کە هەردووکیان بنکەی سەرێکیان لە هەیە هەردووکیانە مەطلوبان پیاوە و هەموو جیهان چاوەڕێ بە فەرمی سیناریۆ یان بەڕاستی ینی بە فەرمی چاوەڕێن فەرمانی دەستگیرکردنی دەربچێت بۆ دەرناچێ هێشتا چونکە ئەم دادگایانە ئێستا لە ژێر فێشارێکی زۆر زۆر خەیاڵیان یعنی ئاستی ڕەوشتیشی تێپەڕانەوە یعنی بە ئاشکرا مۆساد تەهدیدی کوشتنیانەکە بە ئاشکرا مۆساد هەڕەشەی بڵاوکردنی مەلەفی خۆیان خێزانیان مناڵیان کەسوکاریان ئیش لەسەر و دۆسیانەیەەکە بە ئاشکرا لە کۆنگرێسەوە بەدەیان کۆنگرێزمانی ئەمریکی بە ئیمزای هەمویانەوە ڕەشەی دانانی سزا ئەکەن لەسەر ئەم دادگایە ئەگەر شتیوا بکە سەرەڕایەوە بەردەوامن ئەم دادگایە و ئەگەری زۆر زۆری هەیە کە داوا بکرێن هەرچەندم داواکردنە شتێکی ڕەمزیە شتێکی ئینسانیە بەڵام تعبیرە لە چی؟ تعبیرە لە ڕای گشتی خەڵکی سەرزەوی کە خەڵکی سەرزەوی ئەم پیاوە بە تاوانبارە زانێ و چاوەڕوانی لەسەر منداڵ چیتر هەیە مەسەڵەن کاک مامۆستا خۆی چیرۆکی ئەم چیرۆکەی غەزە ئەسڵەکەی بریتێ لە مناڵ بەڵێ ینی ئەوەی ینی تەسەور ناکەیت مەسەلەن ئێمە یەک عومر تەمەنمان سەرف کرد کە ئەمانوت هێرۆشیما تەواو هەمووی وەسا هەموو ئینسانیەتە وەسا چڕکە بەلەشتا هات بۆ یەکسەر دیمەنی کوژرانی مناڵ بەبێ هۆ تۆ شارەکەت وێران نەکرێت بە چەکێکی قەدەغەکراو بەبێ هۆ دەی ئەزانیت هێرۆشیما لە سنوورەکەی 3 ئەوەنەی غەزێ بەڵام هێرۆشیما 13,000 تەن بردومان کراوە غەزە تا ئەم دەقە 79,000 تەن ئاگر و ئاسن و TNT بەسەرا بانێنراوە سێقاتی ئەوە ئەگەرچی سنوورەکەی یەک لە سەرسەی ئەوە یعنی 3 ئەوەنەی هێرۆشیما ڕوو ئەیاتۆ لە کاتێکامەوەمان زانیویتە تەواو هێرۆشیما شتێکە دووبارە نابێتەوە ئینسانیەت فەرمونون لە مەکتەب بە ئێمەیانەوت باسی کەن با هەمیشە باسی کەن بۆی دووبارە نەبێتەوە ئێستا بە سێقات دووبارە بۆتەوە لە جوگرافیایەکی بەسیتە لە کاتێک ئەوان دوو دەوڵەتن دەوڵەتێکی یابان کە بەهێز بوو لە کاتی خۆیان تۆ بێ بەرامبەر شارێک یعنی ئەمە هەر لە ئینسانیت دەرچووە بۆ بە نائەخلاقی جگەلەوە کاک یحیا لە نائەخلاقیش دەرچووە بۆ بە شتێکی زۆر جەبانی یعنی ئیساوی خەڵک پەسەکە ئەمەیە ئەوە نییە ئێسەگە شەڕ بۆسێ حەماس هجوومکا بووی یعنی ئەم لە شەڕانیە شەڕێکی بەرامبەر شەڕێکی نابەرامبەرە وەکو خۆپشاندەرە جیهانیەکان ئەڵێن ئەمە جەنگ نییە جینۆسایدە ئەمە شتێ نییە بڵێ وڵات دوو لا شەڕەکەن ئەم ناتوانێت بۆسێ لەو سنگەرێ و بۆ ساڕوخێکی ناوە ئەگەر ئەم بۆسێ شەڕەکە ئەو هجوومەکە نەخێر ئێستا ئەو بۆسە تاوە شەڕەوەسێ ئەی ئەم عەقڵیەتە چێت ناتوانێت بۆسێ جگەلەوە لە مەسەلەی ئەوەی کەوتت برسیکردنیشیان پێی ڕەو کردووە ئەو برسیکردنە مەسەلەن بە تەفاسیل و دیتێڵی ئێستا بە ڕەقەمی ئەوەی کە لەناو وەزارەتی تەندروستیە مردن تۆمار کرابێت 42 کەس کە زۆرینەیان تەبەن مناڵن هۆکاری مردنەکەن و سراوە بەهۆی برسێتیەوە ئێستا لەم لەحزا برسێتێکی زۆر پڕوکێنەر بەرۆکی باکووری گرتووە کە بە دوو جا لەژێر حەساری ئیسرائیلایە بە شەرتێ زیاد لە 15,000
کۆنتێنەر شاحنە لە ڕەف حاوەساوە توانێت بچێتە ژوورەوە ئەوە نییە نانەکە دوور بێلیان ئەوە نییە بڵێ وڵا کاکە من نانم نییە بیان نەمێ کەسیش نانیان بۆ نانێرێ 15,000 شاحنەوە ساوە لەم لاو ئەم هەموو لە معبەرەکانی تریشۆ لە ئوردنەوە لە کوێوە لە هەموو جیهانەوە ئامادەن بۆ هەموو هاوکارێک بەڵام بە ئاشکرا ئەم چەکە بەکارێنێ چەکی شکاندنی ئیرادەی خەڵکە کە ئەمە تاوانی جەنگە تۆ ئازا بەبڕۆ ینی من بەشە ناجەبانیەکە ینی سەکرێ ئەم سوپایە وەکو جەبانترین سوپای سەر زەوی دابنێ لە کاتێکە خۆی بە مویمترین سوپا ئەزانی ئەسڵەن لە زۆربەی وتارەکانیە ناتانیاوەڵێ ئێمە بە ئەخلاقترین سوپامان هەیە لە جیانە کە بووە بە نوکتە لە غەزای شوێنێک ماوە بە پێوە بێەوەی برد ئاگات لێ بێ وەڵا بێەوە لە مخەتیتی ئیسرائیلی پرسی شوێنێک ماوە هێشتا لێو نایابێ ینی شوێن نەماوە هیچ شوێنێک نەماوە کە پێی بڵێ ئەمینە نەماوە ئەوەشی ماوە ئەمین نییە ینی شوێنێکە ئەمین نییە بڵێ ئیسا لێی نایە بەیانی لێە ئەمڕۆ لێی نایە بەیانی شوێنەیە چەند جار دووبارەی بردومانێ کاتەوە خەیمە لێیە ئەخە تۆ تەسەور کە خەڵک ڕایگرۆتە خەیمە تۆی لە خەیمە چەند کەس زیاد لە 40 کەس لەناو خەیمە هەر سووتان بە بۆمبی دووتەنی کە بۆ بینایەک بەکارێنرێ محەسەن بێ و بە تەمابی ژێرخانەکەیشی بتەقێنیتەوە ئەی لە خەیمەیەک باشە حەماس لە شوێن بەڕاستی ینی وەکوتە شەڕێکی نابەرامبەرە ڕەنگە زۆر کەس بڵێ مە شەڕی ئیسرائیل و حەماسە خەڵکیشە کوژرێ ئەمە لە شەڕە هەر هەیە ئەوترێ باشە بەڵام ئێستا حەماس هەیە مەسەن لە سەنگەرێک کابێ و ماڵ و مناڵ پێشتریان و خەستەخانەی شیفایان کردووە بە دڕعێک بۆ خۆیان و مەسەلەن بزگەوتیان کردووە بە دڕعێک و ئەوانە ئەمە ڕاستی دەرچوو ڕاستیەکەی ئەوەش یەکێکە لەو معجیزانەی کە ڕوئە ئێستا بە بەرچاومان و ئەوەی شەوای کردووە کە ئیسرائیل ئاوا بە هەمەجی بەردەوام پەلامارەیە بۆ نمونە ئەگەر ئەمڕۆ ئیسرائیل بوەسێ هیچ کەسێ نەکوژێ ئێوارەکەی لە خەبەرە خەڵک پرسیارەکە بێزەحمەت حەماس کووە لە ناوە بریا لە ناوە نەبرد بێزەحمەت کوا دیلەکانە قەرار بوو تۆ چوویتە ناو ئەم شارەوە دیلەکانە بگێڕیتەوە یەکسەر ئەم پرسیارە دروستە بێ و بەشە لەوەی بەردەوام ئەم دڕندەیە ئەکا ئەوەیە بەردەوام من و تۆ و هەموو جیهان مەشغوڵی بەشە ئینسانیەکە بین نەمان پەرژێتە سەر بەشی شکستی ئەم دەسەڵاتە ئەمڕۆ شەڕ بوەسێ یا ئەمڕۆ مناڵ نەکوژێ ئێوارە یەکەم پرسیارمانەوەیە بێ زەحمەت 260 ڕۆژە تۆ بردومانی ئەم شارەکەی ئەمەنە تەن 79,000 تەن بردومانی ئەم شارەت کردووە شوێنێکی ساقە نەیەشتوێتەوە شوێنە نەماوە هێڵی سووری بێت بڵێ ئاخر ئەویان نەڕووخاندووە بۆیە نازانم هیچ نەیەشتوێتەوە لەگەڵیشیا ئەمڕۆ لێڤرمان کە وەزیری جەنگی ئیسرائیلی پێشوو بوو کابینەی پێشوو ئەڵێ ئێمە یەک لیوا سەربازمان لەم شەڕا فەوتاوە لیوایەک بە یاسا 3,000 بۆ 5,000 بڵێ 4,000 سەرباز ئەو ئیعترافەکە 4,000 سەربازیشی لە ناو ئەم شەڕا کوژراوە کە ڕقەمەکە چەند خاتی ئەمەیە لە عملیەکەیە ئەمەنیش یاوە بە کوش بۆچی حەماس لە ناوبەری قیادەکەی لە ناوبەری دەسەڵاتەکەی لە ناوبەری دیلەکانیش بگێڕیتەوە هیچ یەکێ لەمانی نەکردووە هیچ یەکێ لەمانی نەکردووە و ئەمە بەشێک لە معجیزەکە لە شارێکی 300 مەتریا ئێستا تەحەدایەکی ئەمنیە لەم شارە تەحەدای ئەمنی یەکێتی بکرێ بڵێن وەڵا 50 کەس لەم شاران تۆ بۆ نادۆزرێتەوە ڕۆژێ 2 3 4 5 مەسموحیشی چەندەکوژی مەسموحی چەند وێرانێکی مەسموحی ئەوە نییە بڵێ وەڵا نازانم لەکوێ بگەڕێم ئەخە من دەستم گیراوە ئەتوانی وێرانێکی اینجا بچیتە ناوی ئەتوانی چی چۆتە ناویشی یعنی شوێنێک نەماوە نەچوو بێتە ناوی بەڵام دوایی لە چەند ڕۆژەکە ناچار بۆ بکشێتەوە چونکە هەر سەعاتێکە ئەمێنێتەوە هەر سەعاتێ باجێ زیاتر و ڕاوێ زیاتر و دەبابێ زیاتر دەکەێتەوە و سەربازێ زیاتریە کوژێ تەحەدایەکی ئەمنیە 200 ڕۆژە هێزێکیەوە بە پشتیوانی گەورەترین تەکنۆلۆژیای ئەمریکی و بەریتانی و هاوپەیمانەکانی لە موقعەیەکی ئەوەیە نەتوانیت قیادەی حەماس بدۆزیتەوە نەتوانی دیلەکانت بدۆزیتەوە نەتوانی یەک دانە ئازادکەی نەتوانی یەک دانە لە قیادەیان بگریت نەتوانی کۆتایی پێبێنیت ئەگەر بیرمان بێ حەماس وەکو وڵەی دەستی شل کرد بۆ ئەوەی کە ئیسرائیل ئیعلانی سەرکەوتنی کرد لە باکووری غەزە وتیەوە لە باکووری غەزە سەرکەوتین ئەوەنە کەتیبەی حەماسمان لە ناو بردووە بەس ڕەفەحماوە حەماس ئەم فرسەدەی یا بەدەست ئیسرائیلەوە بۆیە جۆرێک لە سەرکەوتنی پێ بشان بە بۆی بێت دانیشێ و مفاوەزات بکەن و کۆتایی بە شەڕەکە بێت
بەڵام ئەو غرور گرتی سەرەڕای بڕیاری دادگا سەرەڕای ئەنجومەنی ئاسایش هێرشی کرد بۆ ڕەفح. حەماس لە باکووری غەزە تەمی کرد هاتە دەرەوە پیشانیە یەک جێگە نییە لە غەزە. ینی من کە سێری خەریتەکانەکەم مێشە ینی تۆ غەزە لە شێوەیەکی لاکێشەیە ئالەم سوچا کە هەمووی ئیسرائیلە بە حساب ئەلەم سوچا چالاکێکە ئەلێرا چالاکێکە ئەلێوا چالاکێک چالاکی چی چالاکی زۆر نەوعی. یعنی ئەمە وای بەڵام بە هیچ شێوەیەک ژن و مناڵەنە ئەو بابەتیان نییە هیچ ڕەبتێکی نیە بێ ئەسڵەن خەڵک متابعی ڕەنگە بۆ من معلومە بەڵام خەڵکی عامە و ڤیدیۆ نبینێ کە مەسەڵەن خیادەکان ئەڵەن کاکەوە خەڵکەکەتان ڕاو نەنانە باکوور بۆ باشوور ئێمەتان لە باکوور وەرن دێ شەڕکەن ئێمە لە باکوورین وەرنە ناو شەڕەکە. شەڕەکان ئەوە بوو کە بینیمان لە هەر شوێنێ چووە دوای فترەیەک دوای ئەو هەموو کاولکارێ دوای کوشتران بە پەلەی ئینسیحابی کردووە و حەماس وەکو خۆیەتی 3 ڕۆژ شەڕی ئیعلان ڕاگیرێ. اینجا زانی حەماس لە هەموو شوێنێکا هەیە و تا ئەم لەحزەش ئیدارەی ئەمنی و ئیداری و سیاسی و هەموو شتێکی غەزە لە کۆنتڕۆلی حەماسا ماوە. تەنسیقی بینی قیادە و سەربازەکانی تەنسیقی بینی چالاکیەکانی کۆنتڕۆلی هەموو عەمەلی عەسکەریەکان لە کۆنتڕۆلی ماوە. یعنی ئەمە جۆرێک لە موعجیزە وەکو محەلیلە عەسکەریەکان ئەڵێن بە تەئکید دەبێت لە مەرکەزە دیراساتە عەسکەریەکان و کۆلێژە سەربازیەکانە جارێک تر ئەمە بخوێنرێ کە ئەمە چی ئام جۆرە بەشە ئیمانێکی بخەولاوە کە کەسێکی گیان فیدای بۆ خوا سوڵحاوە بەس ئەی بەشە تەکنیکەکەی ئەی ئەم تونێنالە چین ئەی چۆن ئەم شتانە بەردەوام ناو تونێلەکان ینی تۆ تەسەور کە دوای 260 ڕۆژ ناتانیاوە ڤیدیۆیەکی تۆمارکرایی پێشکەش کرد بە ئاشکرا ئەم دەوڵەتە کە ئێمە وا تێگان و خۆی هەموو شتێکە و خۆی هەموو شتە بەرهەمێنێ بە ئاشکرا داوا لە ئەمریکاکە چەکی بۆ بنێرێ ئەگەر ئێوە شەڕ زوو تەواو بێت چەکمان بۆ بنێرە بە سەرکەوین لەم شەڕە دوای 200 دوای ئەو هەمووە بەرامبەر بە چێ چەکی بۆ بنێرە بۆ چێ بەرامبەر شارێکی بچکۆلە بەرامبەر هێزێک کە 260 ڕۆژە حەسار دراو نانی بۆ ناچێت نەک چەک. ئەمە چی بەدنیاوە تۆ پرسیارەکەەوەی ئەمانە چەکەکانیان کووە ئەمانە بۆ بەردەوام چەکیان هەیە لە ناو ئەم خەتەیە چیە هەیەەکە ئیدامە ئەیە بەم شەڕات تەنسیقی تایە و بەردەوامیان کات زان لە چ کاتێکە لە چ تەوقیتێکە ئەمە کە مەیدانی شەڕەکەیە بردنەوەی لەم مەیدانە لە هەر لەحزەیەکە ئیسرائیل واز لە شەڕ بێنێ و کە هیچ ئامانجێکی ناتۆ دەدی لە هەموو یاسا سەربازیەکانە ئەم لایەن و تەرەفە لاوازە بچووکە بە براوە زانرێ بەرامبەر بەم هێزە گەورەیە و ئەمەیشە دافعی ئەوەی کە دادگا بەردەوامە جوڵەی جەماوەری لەسەر زەویا بەردەوامە. یعنی من ئەمە حەزەکەم ینی 10 سەعات لەسەری بوەسم ینی تەسەور کە ئەمە تەلەبەیەکی زانکۆیە لە ئەمریکا ئەو جامیعی ئەمریکا خوێنێ پێوترێ یەکەمین جامیعی سەرزەوی خەڵک خەونی هەیە هەرچی ئەوەی تۆ ئەخوێنێ و خەریکی خوێندنە خەونی هەیە سەردانی هارفەرد بکە نەگەوەی ببێ بە قوتابی تایە نەگەوێت چی بێتایە. ئەوە چی ڕوویاوە کە ئەمانە ئامادەن ڕۆژێ 2 3 10 15 100 خۆپشاندان بکەن. ئەوە چی ڕوویاوە کە ئەمانە ئامادەن لەسەری بگیرێن لەسەری ئەشکەنجە بدرێن لەسەری زیندانی بکرێن لەسەری فەسڵ کرێن. چەند قوتابی لەم زانکۆیانە لە هەموو جیانە بەتاوێت لە ئەمریکا و لە بەریتانیا و لە ئەوروپا فەسڵ کراوە لە حەفلەی تەخەڕ و شادەی نەدراوە تێ لەبەرم خۆپشاندانانە. ئەمە چیە قبوڵێکە ینی تۆ تەسەوور عەرەبنیان نە موسڵمانە نە عەرەبە نە هیچە بەشێک لەمانە ئەسڵەن جوولەکەن. چی وای کرد وەک ئینسان گەشتۆتە ئەم حاڵەتە بجگە لە نائینسانیەتەکەی من تەسەور ناکەم و هەموو کەس ئیسا قەناعەتی بۆ دروست بووە. معنای ئەوە نییە کە هەر لە بوعدە ئینسانیەکەی ئەمانە دافعڵن ئەم شەڕە خراپە و باڕاگیرێ و ئەمە هەموو ئینسان دەتوانێت لە فەیسبووکەی خۆش بینووسێ یاتوان لە خۆپشاندانێکی ئاسایە بیکە بەڵام لە پێناوی ئەمە بگیرێ فەسڵ بکرێ ئەمانە ئاسانیە بەڵکو ئەو شتێکە ئیسا هەموو عالەم پێ خۆیان ناویان ناوە ئینتیفازە بە عەرەبی پێڵێن ئینتیفازە بۆ چونکە تێگەشتن ئەو شتەی ناوی سنووری ئازادیە درۆ بووە تۆ ئازاد بووی هەرچی بکەیت بەڵام سەریان کردی سنوورێکی ناوی ئازادیە بەس بۆ نییە باسی ئیسرائیل بکەیت بەس بۆ نییە باسی زایۆنی بکەیت تۆ ئازادی چیەکەی بەس بۆ نییە قسە بکەیت لەسەر ئەم خەڵکە لەسەر خەڵکی فەڵەستین لەسەر چی یعنی
ئەم هینە تێگەشتن نەخێر ئازادیەکەیان زۆر سنووردارە و پێویستیان بە ئینتیفاضی تازە هەیە و ئەمانە بۆ ئازادبوونی خۆیان شەڕەکەن سوپاسی غەزەکەن کە بیری خستنەوە سوپاسی غەزەکەن کە بیری خستنەوەمانە کۆیلەن هێشتا سنوورێک ماوە لە ئازادی پێی نەگەشتون لە ئینسانیت پێی نەگەشتون ئەبێ بەردەوام بن و ئەوان تێگەرخست بۆ جیهان حکمێکی زایۆنی هەیە سەماعقولە منەظەمەیەک ناوی ئایپاکە کە بریتیە لە لۆبی زایۆنی لە ئەمریکا منەظەمەیەکی ئاشکرای ئەم منەظەمەیە ساڵانە لە هەر ئینتیخاباتێکە نزیکەی 300 ملیۆن بۆ 400 ملیۆن دۆلار خەرجەکە بۆکێ بە ئاشکرا بۆ سەرخستنی ئەو کاندیدانی ئەنجومەنی نوێنەران و کۆنگرێس کە هاو پشتیوانی فیکرەکانی ئەمانن بۆ سەرخستنی ئەو کاندیدەی سەرۆکایەتی کە ڕازیە بێ بە پرۆگرامی ئەمان لە بەرامبەرە هەر لەم کۆنگرێس و ئەنجومەنی نوێنەرانە لە ڕێگەی ئەم 300-400 ملیۆنەوە پرۆژەی 1 ملیاری و 10 ملیاری و چەند ملیاری بۆ ئیسرائیل ئێنێ لە ڕووی ئەمنیەوە لە ڕووی اقتصادیەوە لە ڕووی سیاحەوە لە ڕووی چیەوە بەوان پرۆژەکان دەرەکە خەڵکی ئەمریکا ئێستا پرسن پارەی ئێمەیە لە بەرخاتری ژمارەی کۆنگرێزمان کە ملیۆنە دۆلاریان ئەدرێتێ لەوێەوە لەناو ئەنجومەنی پیرانە لە ئەنجومەنی نوێنەرانە بڕیارە درێ ببرێ بۆ ئیسرائیل ئەڵێ بۆ خۆمان نەبێ پرسیارەکە خەڵکی ئەمریکا پرسن بۆ خۆمان نەبێ ئێمە بۆ داگیر کراوین تا ئێسۆمان زانیوە ئەمریکا ئازادترین گەلی جیهانە ئێستا سێرەکەین کۆیلەترینیانین معقولە هەموو خەڵکی ئەمریکا داوای وەسانی شەڕەکە شەڕ ناوەسێ معقولە هەموو ئەمریکا داواکە ئەمریکا هاوکاری سەربازی ئیسرائیل نەکا کە چێر هاوکاری بەردەوامە بێ تێناگەن لەم عەمەلیە معقولە ئەمریکا 3 جار ڤیتۆی بەکارهێناوە دژی وەستانی جەنگ یعنی ئەمە لە عەقڵ دەرچووە ئەم ئەمریکایە 3 جار لەناو ئەنجومەنی ئاسایشە ڤیتۆی بەکارهێنراوە هەموو دنیا ئەڵێ با شەڕ بوەسێ ئەمریکا ئەڵێ با نەوەسێ بەهۆی ئەو لۆبیەی کە کردویانە لەوێەوە ئیشەکەی لەسەرەکەن بۆ نەوەسێ کاکە ئێستا و دیموکراسی هەمومان بەشان و باڵی هەڵمانەیە و بریتی لەوەی چێز ڕێی زۆری نەبوو ئەیکوا ڕێی زۆرینە هەموو سەر زەوی ئەڵێ بە خەڵکی ناو ئەمریکاشەوە کە کاکە باو شەڕە بوەسێ هیچ نابوەسێ دنیا ناڕوخێ ئەو شەڕە بۆسێ مناڵێک کەمتر بکوژرێ ژنێک کەمتر بکوژرێ تۆ نەچووی بۆ دیل بە دیل بە مفاوەزات دەکرێ تۆ 200 دیلە هەیە لە ناوینە ئەی تۆ بیر لەوە ناکەی تۆ زیاد لە 15,000 دیلی فەڵەستینی هەیەانە 30 ساڵ و 40 ساڵە لە ناو زیندانی ئیسرائیلایە بۆ خەمیەوە ناخۆی بەس بۆ خەمیم 200 خۆی بۆ ڕێگەی لەبەر خاتریم 200 شارێ وێران کرێ ئەکرێ بڵێ کاگی حیا مەسەلەن ئەمە دوای ئەم شەڕە زۆر چەمکێ گۆڕانکاری بەسەردادێت زۆر چەمکێ زۆر تێگەیشتن هەیە گۆڕانکاری بەسەرداهات بەڵکو نەک زۆر چەمکێ گۆڕانکاری بەسەرایەت بەڵکو ژیانی سەرزەوی حەزارەتی ئینسانیت و بەشەری لەسەر زەوی لە پێش 7 ئۆکتۆبەر مێژوویەکە لە دوای 7 ئۆکتۆبەر مێژوویەکی ترە لە پێش 7 ئۆکتۆبەر شتێ هەر نەمابووناوی فەڵەستین بێ ڕۆژ بە ڕۆژ دەوڵەتە عەرەبیەکان تەطبیقیانەکرد لەگەڵ ئیسرائیلە سەرزەوی باشترین پیاوی بریتی بوو لەم ناتانیاهۆ جەماعەتەی ئەمریکاش باوکی دیموکراسیە هەمومان تفمان لەکێیەگر لە رووسیا و چین و ئەمانە دیموکراسی نین و هەڵبژاردنیان تیان نییە و لەوێ چەند جوانە هەڵبژاردن نەکرێ و سێرماگر هەڵبژاردننی چی هەڵبژاردن ڕای خەڵک نییە کوا ڕای خەڵک لەکوێ ئەم ڕای خەڵکە ئێستا جیهان چووەتە قۆناغێکی تر کە مەفهومی مافی مرۆڤ پێناسەیەکی تری هەیە لای ئەوان دیارە مافی مرۆڤ ئەم مرۆڤی ئێمەی تیانی ئەرە مرۆڤانی خۆیانی تایە باسی ئازادی باسی هەر شتێک لەو چەمکانەی کە ئێمە ئەمان پەرست یعنی هەموو ڕۆژێ دەوڵمان بۆ لای خۆشگوزەرانی سەرزەوی ئیتر ئێمە هەم مرۆڤاتی یەک پارچەین و ئەها ئەمریکا دۆستمانە و ئیتر دیموکراسیە بێ لێرەش تەطویر بکە و ئەبێت بینێرین بۆ فلانە وڵات و بینین بۆ فلانە شوێن و خۆیان لەو سەرۆدەستیان لە هەمانەکە دەرچووە ئەسڵ و ئەساسیان پرسانە داواکاری گشتی دادگای تاوانی نێودەوڵەتی لەسەر تەلەڤیزیۆن وتی بەرپرسێکی ئەمریکی پێی وتوم تۆ غەڵەت تێگەشتووی کاچی ئەتەوێ ناتانیاهۆ دەستگیرکەی ئێمە ئەو دادگایەمان بەس بۆ دادگایکردنی سەرۆکە ئەفریقیەکان داناوە ئەو خاتە جەنگی ناوخۆ ڕوویا بوو لە ئەفریقا و لە ڕواندا ئێمە بۆ وانەمان داناوە ئەوە شمولی ئەمە ناکە شمولی سپیپێز ناکە کاکە لە لای ئەو شمولی ئەو زایۆنیانە ناکە ئەوانە نابێ ئەوان بۆچی ئیسرائیل خۆ ئەتوانێت جێبەجێ نەکە و جێبەجێشی ناکە و ناچێ بۆ دادگا باشە بچێ بۆ دادگا خۆی ئەدامی ناکەن بەڵام کەرامەت و ئەو شکۆی بە حسابی خۆی هەیەتی ئەم لەسەر و هەموو جیهانۆیە کەس بۆی نییە ئینسانێک تر بۆی نییە محاسبەی ئەم بکە ئێستا بێ ڕووبە
بەڵێ و ڕوژ ئەیە ئەگەر پیاوانە ئەچن لە دادگا و وەکو ئینسانێت دڵمان ئاوە خواتەوە کە دادگای بگرێن ڕوەیە یاخود لە دادگای حەماسە کە ڕۆژانە دەیان سەربازی زایۆنی لە دادگای دادی حەماسە سزا وێنەیە بەشێکە لەو معجزەی کە باسمان کرد ئەم جێگەیە بە دەبابە کێڵراوە باشە کەچی ئالەم کوونەوە دوو دانەیەنە دەرەوە ئەچێ بەدەست قومبەلە ئەلکێنێ بە دەبابەیەکەوە کە خۆی ئۆتۆماتیک ئیشەکە کە بە حراری ئیشەکە هەر پێویستی بە سایەق و بە هیچ شتێک نییە ئەیان تەقێنەوە ئەڕۆن ئەم دوو هێزە وەگێک نابن و زۆر پرسیاری گەورەشیان دروستکە لە جیهاندا بەڵێ و ئەو شتێش کۆتایی هاو کە تەکنۆلۆژیای سەربازی جەنگەکان یەکلای بکات زۆر زۆر سپاس بۆ بەڕێز یەحیا نەوزەر ڕۆژنامەنووس چاودێری سیاسی سپاس بۆ بەڕێستان زۆر سپاس بۆ دەرفەت بینەرانی خۆشەویست بۆی مرۆڤایەتی هەمیشە لە بەردەم پرسیارێکی گەورە بێ لە بەردەم ئەو شەڕێکە لە بەرامبەر ئەو شەڕێکە لە غەزە هەیە لە بەرامبەر کوشتن و برسیکردنی ئەم هەموو خەڵکە بێتاوانە پێویستمان بەوێ هەمیشە لە زەنگێک یان حاسەیەک لە مێشتی خۆمانە هەبێت بۆ ئەوەی مرۆڤایەتی یان پێوەرەکانی مرۆڤایەتی چیتر بەو شێوەیە کاڵ نەمنەوە لەگەڵ هاوکارانم پانۆرامامان پێشکەشکردن خواتان لەگەڵ